بێگومان بەشێکی زۆرمان قوتابیمان هەیە لە ماڵەوە و لە کاتی کرانەوەی دەرگای قوتابخانەکان یەکێک لە پێویستیە هەرە گرنگەکان ئەوەیە کە تابلێتێک بۆ قوتابیەکان بکڕین و زۆر جار ئێمە کێشەمان لەگەڵەوەیە دەمانەوێت تابلێتێکی تایبەتمەندی باش بۆ قوتابیەکە بکڕین یاخود بۆ قوتابەکانمان بکڕین و ناشمانەوێت پارەیەکی زۆری پێ بدەین. بێگومان بۆ ئەمڕۆ تابلێتێکی نوێ کۆمپانی ئۆنەرمان لەلایە کە ئێمە ئەزموونمان کردووە و هەروە تایبەتمەندی زۆر باشە و لە نرخیشدا نرخەکەی زۆر هەرزانە بەراورد بە تابلێتی کۆمپانیەکانی تر. دەزانم چاوەڕێ دەکەن ئەزموون و تایبەتمەندی خۆمانتان پێ بڵین و هەروە نرخەکەشتان پێ بڵین، چاوەڕێ بکەن و دەگەڕێن وڵاتە. سڵاوی خوای گەورەتان لێبێ. من مەسوول باسم لە تێک پلەسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم. پشتیوان بە خودای گەورە دواتر پشتیوان بۆی خۆشەویست لە پێداچنەوەیەکی نوێ و بابەتێکی نوێ لەگەڵتانین لە چەناڵەکەمان، چەناڵ تێک پلەس، چەناڵی هەمووان. بێگومان پێشەوەی بچینە سەر بابەتەکەمان تکایە گەر بینێت چنێت سەبسکرایب چەناڵەکەمان بکە، هەروە لایک و شێری ڤیدیۆکان بکە بۆ زۆرترین کەس شێری لێ بینێت و زەنگوڵەکەش چالاکە هیچ تێ ناچێت بۆ ئەوەی لە کاتی دانانی ڤیدیۆی نوێ ئاگەنامەی چەناڵەکەمان بەوێ خۆشەویست بگات و ئاگادار بن لە سەرجەم ئەو ڤیدیۆنانەی کە ڕۆژانە و هەفتانە و مانگانە بۆتان بڵاو دەکەینەوە. بێگومان بەرهەمەکەی ئەمڕۆمان ئۆنەر پاد X8A کە بەرهەمێکی تەواو ئابوووریە، دەتوانین بڵین نرخی زۆر هەرزانە و تایبەتمەندیشی زۆر باشە و تایبەت دروستکرا بۆ کەسانەی کە قوتابیان هەیە لە ماڵەوە و نەیانەوێت پارەیەکی زۆر خەرج بکەن، دەیانەوێت تابلێتێک بۆ قوتابیەکەیان بکڕن و ئەمما ئێستا لە بازاڕدا هەیە و باشترین بژاردەیە بەراورد بە تابلێتی کۆمپانیەکانی تر. ئەگەر لە ڕووی دیزاینەوە دەست پێکەین لە بەش پشتەوەدا تابلێتەکەمان شێوە تەختە و هەروەها لە بەشی لای ڕاستی سەرەوەماندا کامێرایەک بوونی هەیە و هەروەها لە بەشی لای ڕاستی تابلێتەکەمان مایکێک بوونی هەیە و هەروەها دوگمەی هەڵکردن و کوژاندنەوەی تابلێتەکەمان هەیە و هەروەها دوگمەی زیادکردن و کەمکردنی دەنجشمان هەیە و لە بەشی سەرەوەشدا دوودانە بڵندگۆ هەیە و لە بەشی لای چەپی مۆبایلەکەمان هیچ فەرمانێک بوونی نییە و لە بەشی ژێرەوەشدا بە هەمان شێوە دوو بدانە بڵندگۆی تر بوونی هەیە و هەروەها دەرچەی ئاگایەکردنەوەی شێوە تایپسیمان هەیە. ئەوەی جێگەی خۆشحاڵیە تابلێتەکەمان خاوەندایەتی لە چواردانە سپیکەر دەکات و بە تایبەتمەندی ستریۆک و هەروەها پنجیری لە تایبەتمەندی هایڕز ئۆدیۆش دەکات کە ئەمەژوا دەکات کە دەنگێکی زۆر ناوازەی هەبێت تابلێتەکەمان لە کاتی بەکارهێنان و ئەمەش تایبەتمەندێکی گرنگە کە لەم تابلێتەدا بوونی هەیە کە خاوەندارەتی لە چواردانە بڵندگۆی ستریۆ دەکات. بێگومان لە بەش پێشەوەشدا پادەکەمان خاوەندارەتی لە ڕوونمایە قەبارە گەورە دەکات کە 11 ئینچە بەتوانین لێبوونەوەی 90 هێرتز لە جۆری TFT LCD. بێگومان تێکرای ڕۆشنایی ڕوونمای تابلێتەکەمان 400 نیتسە و هەروەها بەرزی چڕی پیکسلەکانیشی 206 ppi و 16.7 میلیۆن ڕەنگە. بێگومان ڕوونمایەکەی ڕوونمایەکی زۆری TFT LCD تێدا بەکار هاتووە، لەوانەیە لەلایەن زۆرێک لە بەکارهێنەر بگوترێت کە ئەمە ڕوونماکەی LCD بێگومان بۆ ئەوە LCD بەکار هاتووە لەسەر ئەم تابلێتە بۆ ئەوی نرخی بەرز نەبێتەوە و بۆ ئەوەی کۆمپانیای ئۆنەر پارێزگاری لە نرخەکەی بکات. بێگومان لە ڕووی چارەسەرکەرەوە تابلێتەکەمە خاوەندایەتی لە چارەسەرکەری کۆمپانیای سنابدراگۆن دەکات کە سنابدراگۆنی 680 نانۆمەترە و یەکەی ڕێخەری گرافیکەکەشی ئەدرینۆ 610 و هەروەها لە ڕووی بیرگێشەوە خاوەندارەتی لە بیرگەیەکی 128 گیگابایت دەکات و خاوەندارەتی لە ڕامێکی 4 گیگابایت دەکات، بەمەش دەبێتە 8 گیگابایت ڕام و خۆشبەختانە تابلێتەکەمان بە بەرزترین کوالیتی دروست کراوە و هەروەها لە ڕووکاریشەوە خاوەندارەتی لە ڕووکاری ماجیک OS 8 دەکات کە بنیشی نەکراوە لەسەر ئەندرۆیدی 14 کە ئەمە شتێکی زۆر ناوازەیە و لە کاتی بەکارهێنان ڕووکاری کۆمپانیای ئۆنەر نرمێکی ناوازەی هەیە و یەکێکە لە خاڵە هەرە بەهێزەکان کە لە کۆمپانیەکانی تر جای دەکاتەوە بەهێزی ڕووکارەکەیەتی. بێگومان لە بەش پشتەوەشدا خاوەندارەتی لە کامێرایەک دەکات بە ڕوونی 5 مگاپیکسل و لە بەش پێشەوەشدا خاوەندارەتی لە کامێرایکی سەلفی
دەکات بە هەمان شێوە بەڕوونی 5 مگاپیکسل و هەروەها کامێرای پێشەوە و کامێرای دووەوە دەتوانێت ڤیدیۆگرتە تۆمار بکات بە ڕوونی 1080p و 30 فریم لە چرکەیەکدا. لە ڕووی باتریشەوە تابلێتەکەمان خاوەندارەتی لە باتریش قەبارە گەورە دەکات کە 8300 ملی ئەمپێرە، بەڵێ 8300 ملی ئەمپێر کە باتریی قەبارە گەورەیە. دەتوانین بڵێن کە لەسەری بارگاویکەرەوەی دەواتیش لە نێو کارتۆنەکەیدا بوونی هەیە بە توانای دەوات دەتوانی تابلێتەکە یاخود پادەکە بارگاوی بکەیتەوە، بەڵام پادەکە دەتوانی کە لەسەر یاخود بارگاویکەرەوەی 30 واتشی بۆ بەکاربهێنیت بەم شێوەیە. پادەکەمان پگیری لە بارگاویکردنەوەی 30 واتێژ دەکات. لە ڕۆی تەنکیشەوە تابلێتەکەمان یاخود پادەکەمان پادێکی زۆر تەنکە کە دەتوانین بڵێن 7.25 میلیمتر وەروە لە ڕووی کێشە و کێشەکەی زۆر سووکە کە تەنیا 495 گرامە. یەکمان تابلێتەکە لە ڕووی تایبەتمەندی و هەروە لە ڕووی قەبارەی ڕوونما و لە ڕووی باتریەوە دەتوانم بڵێم خاڵی بەهێزی هەیە و تابلێتێکە کە بۆ تابیان بۆ کەسانی کە نایانەوێت پارەیەکی زۆر بە تابلێت دەن باشترین بژاردەیە لە چاو هەموو تابلێتانی کە ئێستا لە بازاڕەکاندا هەن و نرخی ئەم تابلێتەمان بە گرنگی فەرمی کۆمپانیای ئۆنر بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بەڕای 4 گیگابایت بە مەش دەبێت 8 گیگابایت ڕام و بێگەی 128 گیگابایت ڕام تەنیا بە 129 دلاری ئەمریکی بەردەست خراوە بۆ فرۆشتن. ئەوە گشت ئەزمموی ئێمە بوو لەگەڵ ئەم تابلێتە و تا ڤیدیۆی داهاتوو و پێداچوونەوەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرین. خواتان لەگەڵ.